ئەو ڕاوڕێبازەی کە سەرچاوەی سەرەکی و هەوێنەکەی لە پەیامی سەرکردەی کۆچکردووی نیشتیمانی و نەتەوەییمان نەوشیروان مستەفا وەرگرتووە کە بەڕوونی و ئاشکرا لە زۆر بۆنەدا ئاماژەی پێدراوە هەرێم بە قەیرانی سیاسی و ئابووری و یاسایی و کۆمەڵایەتی قوسە تێپەڕە بێ. دیارە ناوچەکە ڕوو لە گۆڕانی گەورەیە بەرپرسیارەتیمان وەکو بزوتنەوەی گۆڕان گەورەتر بووە بەرامبەر بەگەلەکەمان و لە ڕووی ئەرکە نیشتیمانی و نەتەوەیەتیەکانمان. بۆیە ئێمە وەکو بزوتنەوەی گۆڕان جەخت دەکەینەوە لە یەکریزی گەلەکەمان بە هەموو پێکاتە و لایەنە سیاسی و ئاینی و نەتەوایەتیە کانیەوە لە پێناوی دەستەبەرکردنی ئارامی سیاسی و کۆمەڵایەتی. تاچیکردنەوەی بێسازشمان لەسەر موچەی خەڵک و بژێویان و لانی کەمی ژیان و گوزەرانیان و بەگشتداچوونەوەی هەموو جۆرە گەندەڵیەک. هەروەها پێداگریمان لەسەر ئازادی و دیموکراتی و فرەیی و شەفافیەت و سەروەری یاسا